خۆپیشاندان و گربوونەوەی بەشێکە لە کاسبکارانی بازاڕی خانخورمایی کەرکووک. ئەوان دژی دانانی گومرکێکن کە لە بەردەم دەرگای سەرەکی بازاڕەکە دانراوە. بەو هۆیەوە ڕۆژانە خواردن و سەوزە و میوە بەبێ وەرگرتنی بەڕێک پارە لێرەوە ناڕاتە نێو بازاڕەکە. ئەوان دەڵێن بەڵێندەرێک لە پشت دانانی ئەو گومرکەیە و ڕۆژانە پارە لە کاسبکاران وەردەگرێت بێەوەی هیچ خزمەتگوزارێکشی بۆ دابین بکات. سێ ڕۆژی ئێمە ئیشمان نەکردووە. 200 نقطەماتە 1000 دینار. 200 و خەیارەکردی بۆ ماڵەوە 1000 دینار. خاوەن حلووە وەرە ئێمە چی بکە تۆ حلوەت کردووە کۆڵانت نەکردووە. هەر بان کۆڵان 2 شوکتە 3 شوکتە نایە بە شەرە دەرچێ. من خۆم گەراجمەیە حلوەم نییە. لە گەراجەکەم 2 سیارە نیە لەبارەکەی نایێنم بگۆم دزی بکەم کێ پارەمەدا؟ کاکەگیان ئەمە لە ئەلوە ئیشەکەین بەقاڵین لە 3 پارچەی 1000 نار لێسێنێ هەستا تۆ بڕۆ ماتۆ ڕێبار کە 200,000 نار 15,000 نار لێسێنێ لە کەیەکە 50,000 کانتەرێ 100,000 سێنێ ئێجا خۆی چیت بۆ مێنێتەوە تۆ لەوێ لە ئەلوە 250 نار لێسێنێ لێرە 3 پارچە 1000 یان هیچ تۆ کیلۆ تەماتە بکڕی بە پیاسا بێ من بیدەمە 1000 نار گومرکەمە کەس نازانێ حکومەتە عمولەیە چییە ئەبێ من 3 پارچە 1000 بدەم گشت کیلۆ 200 نار ڕاتە سەری خۆی لە ئەسڵە هەر ئەبێ حەقی بەسەر خام خورماشەوە نەبێ لەبەرەوەی علووی دروست نەکردووە کەی علوای دروست کرد حەقی خۆیەتی هەرچی بکە دوایەوە ئەگەر حەقی خۆی بێ و شتێکی قانونی بێ بابێ شوتە بۆ سێ لەگەڵان نەک مەزموعەیە کێناوە قلێ ڕیشی نییە یعنی نازانی چی نەمانە سیرەکەی یعنی من شتە پێیبار کردووە ئێستا شتێکی گرە لەبەری هێلێکی گرە لەبەری ئەلەوەری عمولەم دەرێ وەرگرتنی پارە لە کاسبکاران و خاوەنی بارەکانی سەوزە و میوە لەلایەن چەند کەسێکەوە کە تا ئێستا ڕوونیە بە چ شێوەیەکە و پارەیە وەردەگرن مامەڵەی ئەلوەی سەرەکی لەگەڵە و بازاڕە دەکەن ئەمەش کاریگەری لەسەر بازاڕ و کاسبکاران دروست کردووە. قسەی خۆش نازانم پیانەوە کاکە وەڵی من ئێمە حکومەتیە ئێمە حەماڵین لەبێ ئەشێخ بەقاڵ بارەکەین ئەڵێ هیچ ئەملاولاتیان ئەبێ بوەسی قلێک چاوت ئەگەر وەستی باشی ناوەسی خراپ بەسە دێم قۆلاقتفە پشت دەشکێن ئێڵە کاکە ئێمە ئێوەتم کاکە من خەم چییە پارەوەی وتی کاکە تو بۆسە ئێکابرا وتی کاکە من چی من چی بۆ من ئەمینێتەوە پارە بدەین وتی کاکە چی بۆ دەمێنێتەوە ئەبێ پارە بدەین یعنی ئێمە گە 7000 عیشکەین ئەمڕۆ 3000 عیشم کردووە چی مەسرف ماڵەوە دەم چی کرێی خانی بدەم یعنی خۆ تەزانین لەبێنە لە سەعات 2 شەوەش دەرچوومە بە پاسکل دێم بۆم حەلوەی عیشکەین دێرە ئاوە ڕێمانش لێگرێت دەبێ وەسڵش لێمان بگرن. لە ماوەی ڕابردووشدا چەند جارێک هەوڵ دراوە بازاڕی خانخورما بگوازرێتەوە بۆ ئەلوەی دەرەوەی شار بەڵام بە هۆی ناڕەزایی خەڵکەوە ئەو بەڕیارە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و کاسبکارانی ئەو بازاڕە خۆیان بە زیانمەندی سەرەکی دەزانن لە گواستنەوەی دوکانەکانیان بۆ ئەلوەی سەرەکی شارەکە. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.